پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک فێستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامدا و تێیدا چەند چالاکیەکی هونەری پێشکەشکران. فێستیڤاڵەکە پێشانگای شێوەکاری و دیزاین و گۆرانی و میوزیک و نمایشی شانۆی و چەند چالاکیەکی دیکەی لەخۆگرتووە کە ئامانجلەی نیشاندانی بەهرە و توانەکانی خوێندکاران و مامۆستایانە لە سەرجەم بوارەکانی هونەردا، هاوکات پەیامی ئاشتی و پێکەوە ژیانی پێکاتەکانی شارەکە لە چالاکیەکاندا ڕەنگدانەوەی هەیە. ساڵانە ئەم فیستیڤاڵاکەن هەموو بەشەکان بەشداریەکەن بەڕاستی ئەوەی بینیمان لە شێوەکاری و لە فۆتۆ و لە هەموو هەتا بە نسبەتی شعر و گۆرانی و هەموو بەشەکان بەشداریان کردووە شێوەیەکی زۆر زۆر جوان بوو. ئەمانەوەی ئەو مەسجە ئەینێرین هین کە تەئاخی لە بین کورد و عەرەب و تورکمان تەئاخی بین سونە و شیعە تەئاخی لەگەڵ هەموو کەس حتا من مەسیحی کەمە لەناو ئەو فیستیڤاڵە بەعینوان الحب والجەمال. سازدانی فێستیڤاڵ بەلای مامۆستایان و خوێندکارانی پەیمانگاکەوە هەنگاوێکی باشە بۆ بەرەو پێشچوونی زیاتری ئاستی هونەری خوێندکاران، بەڵام نەبوونی بینایەکی شایستە بە پەیمانگاکە و سەرجەم بەشەکانی مامۆستایانی نیگەران کردووە. وەکو بەشی شانۆ ئەمڕۆ لەم فستیڤاڵی ساڵانەیەمان بە دوو نمایشی شانۆیی بەشداریمان کردبوو، لەگەڵ ئەوەیە عەرزێکی ئەزیایی مێژوویمان کردبوو، کۆمەڵێک کوڕیمان هەبوو، گیر و گرفتمان هەبوو، بۆ نمونە نەبوونی هۆڵ لە پەیمانگاکەمان ئەمە وای کردبوو کە شوێنەکە تۆزێ بچووک بێ و نەتوانین بە جوانی شتەکەمان پەیامەکەمان بگەینێ تەواوی بینەر. هیوادارم بۆ ساڵەکانی داهاتوو بۆ خولەکانی داهاتووی پەیمانگاکەمان هۆڵێکی جوان و باشمان هەبێ و کە شیاوی ئەوە بێ نمایشی تیا بکرێت. توانیمان نمونەیەکی جوان لەسەر نەتەوەکەی خۆمان پیشان دەین وەکو کوردێک، چی لە گۆرانی کوردی بێت، چی جلی کلتوری خۆمان بێت، چی لە هونەری کوردی بێ، شانۆی کوردی بێت. هیوادارم ئەم فیستیڤاڵانە زیاتر پەری پێ بدرێ بۆ ئەوەی کەوا بتوانین ئەو بەهارانی کەوا شاردراوەتەوە بتوانن دیار بێت و لە ناو کۆمەڵگایە دیار بێت و بێ بە شتێک. دوو پەیمانگای هونەرە جوانەکان لە کەرکووک بوونی هەیە، یەکێکیان سەر بە هەرێمی کوردستانە و یەکێکی دیکەیان سەر بە بەغدایە. ساڵانە لەم وەرزەدا فێستیڤاڵی هونەری ساز دەکەن و تێیدا چالاکی جۆرا جۆر پێشکەش دەکەن. هەوار فارس، کەناڵی کەرکووک.